کاگاکۆ دەمەوێت دەستپێک باز لە میکانیزم و چۆنێتی دروستکردنی ئەم شەڵتەرە بکەم کە بۆ سەگە بێلانانە لە شاری سلێمانیا دروستکراوە. میکانیزمەکەی چۆنە؟ خۆی با من ڕوونکردنەوەیکی عام بەم لەسەرەوە. ساڵان ئەم ئاژەڵە بەرەڵایەنە بەپێی ئەو یاسایانی کە وەختی خۆی هەبوو لە سەردەمی حکوومەتی عێراقیە دەرکرا بوو ئەکوژران یان بە فیشەکی تاپڕ یان حەپێکەکرایە ناو پارچە گۆشتێکەوە لەلایەن ڤێتەرنەریەوە لە ناویانە بردن کە عید بە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانین بڵین. دوای ئەو شارەوانی ئیشی کۆکردنەوەی ئەو ئاژەڵە مردارەوە بووانە بوو یاوانی کاتۆپین کۆیەکردنەوەی بردن لە شوێنێکایکردن بە ژێرگڵەوە. بەڵام فتری پێ 6 ساڵێکە بێت ئێمە کۆمەڵە ڕێکخراوی ئاژەڵ دۆستمان هەیە و گۆڕانکاری کرد لە پەرلەمانی خۆمانە حکوومەتی هەرێما گۆڕانکاریش کرد لە پەرلەمانە و دیتر نابێ ئەو ئاژەڵانە بکوژێن. چەند ساڵێکە بێ ئەو ئاژەڵانە نە ئەکوژێن نەکۆکرێنەوە. بەڵام وا ڕێکەوت پارنا پێرار کەرەنتینەیەک ڕوویە کە ئەم کەرەنتینەیە ڕوویە خەڵکێکی زۆری ناو شارەکان توانای ئەویان نەبوو سەفەر و سەیران و بستنە دەرەوەی شار بۆ سەیران. ئەو سەگە بەرەڵایەنش زۆربەی زۆری لە سەیرانگاکان هەبوون ئێعتیمادیانەکردە سەر پاشماوەی ئەو خەڵکی کاتچوو بۆ سەیران بەڵام سەیران نەما ئەوانش ناچار بوون لە بر ساڕوویان کردە شوێنە ئاوەدانەکان لە زمانیان ناو شاری سلێمانی عەدەدێکی زۆر سەگی بەرەڵا ڕووی کردە ناو شاری سلێمانی. تاوان خەڵکی لای خۆشمان بەعام خەڵکیی زۆر کەممان هەیە بێ ئازاری گیانەوەربە بەعام ئاژەڵ دۆستین خەڵک لە ڕای خوا و بەبەزەی و ئەمانە ئەهات خواردنیە بە سەگەکان شوێنێکی بن سێبەر بوو کۆڵانەکان خواردنی بەردەوامیشیان هەبوو وردە ودە زیادی کرد و تەشەمەی کرد. راپۆرتێکی پار بڵاو کردەوەم کەناڵە بەڕێزەیەوە کە لە تەندروستی وەرگرتە بوو لە مانگی یەکی ساڵی 2021کە چەند سەد حاڵەتێک کە سەگ پەلامارییا بوون. تامان ئەم گلەی و گازندانە هەرەمویە هاتەوە شارەوانی و ئەچۆوە پارێزگا و کتابمان بۆ کرا. من لەگەڵ پارێزگایە تەنسیقێکم کە لیژنەیەک تەشکیلکار لیژنەیەکی تەشکیل کرد بە ئەمری پارێزگای سلێمانی. لیژنەکە سەرۆکی شارەوانی سەرۆکی لیژنەکە بوو بە ئەندامێتی بەڕێوبەری پۆلیسی سلێمانی و بەڕێوبەری زراعی بڵین کشتتوکاڵی سلێمانی و بێ ڤێتەرنەری و تەندروستی هاتن منش لەگەڵیان نابوو من بە حکومی ئیشە ئیداری و خزمەت گوزارەکان زیاتر بە من سپێراوە لە شارەوانی سلێمانی هەڵسان بووی کە لەگەڵ ئەو لیژنە دانیشین کۆنووسێکمان کرد کە شارەوانی سلێمانی کۆمەڵێ بەرگە لە ئەستۆی خۆی بگرێ و باقیەکەی ئاراستی پارێزگای سلێمانی کەینەوە. کۆنووسێکمان کرد بڕیارمان نا کە پارچەیە زەوی شارەوانی دابینیکە واوە داواش لە خێرخواکان و لە ڕێکخراوەکان کەین کە شەڵتەرێکمان بۆ دروستکەن. باشە کاگاکۆ دەمەوێت بزانم ئێوە چنێکە خەریکی ئەم کارن باست لەوە کرد لە دوایەوەی کە کۆرۆنا دروست بوو کۆمەڵێک بابەتی دیکە و دوای پەلاماردانی ئەم سەگانە کە پەلاماری چەند کەسێکیان داوە بیرۆکەکە لەکەیەوە سەری سەرچاوی گرت و ئەو شوێنەی کە دیاریتان کردووە شوێنەکە کوێ شوێنێکی پارێزراوە ئێستا بە تەفسیل بۆت باسەکەم پار لە مانگی چوارە کۆنووسەکە کرا کە کۆنووسەکە کرا لە مانگی 5 پارچیە زەویمان دابین کرد دوای کە بە شیونەری خۆمان دابینی کرد و من کە چوم زەوەکەم بەدڵ نەبوو شوێنەکەی نادروست بوو ئاژەڵانە دوای ئەو فترێکی زەمانیکەی پێچوو پارچەیە زەوی ئێمەوەکو شارەوانی سلێمانی ڕووبەرێکی سیدۆنمیمان وەختی خۆی ختەرخان کرد بوو بۆ بەڕێوەبەرایەتی ژینگەی سلێمانی ئەوانیش خەریکی دروستکردنی پارکێکی زۆر گەورەن پارکێکی بۆ ئەوان ژیانەوەی ئاژەڵەکان بەعام پارچێکی ژینگەیە بۆ پارێزگاریکردن لە ئاژەڵان بەگشتی ئەو سیدۆنمەکەن ئیتر ئێمە قسەمان لەگەڵا کردوتەوەی ئێمە ئاژەڵی بەرەڵایە و ئێوە ژەو زەوێتان وەرگرتووە و باخێکی زۆر گەورە دروستەکەن لە زمانیان تەنسیقم کرد لەگەڵ بەڕێوەبەری ژینگە 4 دۆنم بۆ 5 زۆنممان لێجیا کردەوە ئەو 4-5 زۆنمە ئێستا ئێمە سیاجمان کردو خێرەوەمان یەک نەختێ پارەی دابین کرد بۆ شارەوانی سیاجێکی زۆر باشمان بۆ کردووە کۆمەڵێک کەپرمان دروست کردووە هەل لەوێ کۆنکرێتی ژێرکەپەکان کراوە بڵین تەنشی و کۆمەڵی پێداویستیەوەی کە ئاژەڵ سەگی بەرەڵا ئەمانەمان هەمووی کردووەمانە بە 4 حەقی جیاوازەوە بینایەکی ئۆفیسمان دروست کردووە خزمەت گوزارەکانمان گشتی بۆ بردووە وا کارەبای بۆ ڕائکێشین بە ئەم معلومە شەرتاوکەم و شوێنی ئەم سەگانی کە ئێستا کردومانە لە ئایندەیە بڵین لە ساڵی ئایندەیە کە ئەو پارکە ژینگەیە دروست کرا لە زەمیا ئەمیش بە کاملی سەوزەکرێ هەر هەمان دارستانە بێتەوە بەڵام ئەم 4 دۆرمونی و 5 زۆنمە جیامان کردوەوە بە کاملی بۆ سەکان بۆی تێکڵای بە ئەم پارکەکە نەبن ئینا ئەمیش هەرەکرێتەوە بە غابات و دارستان وەکو باقی سیدۆرمەکە. باشە کاگاکۆ دەمەوێت بزانم ئەو پارچە زەویەیە کە کردوتانە بە شەڵتەر توانای گرتنی چەندێک لەو ئاژەڵە بێلانانی هەیە ئێوە دەتوانن چەندێکیان کۆ بکەنەوە؟ وەڵاهی وەکەوەی کە باسمان کردو وەکو جەماعەتی دکتۆرەکانی ڤێتەرنەری و ئاژەڵ دۆستەکان هاتوون بە تەخمینی ئەوان
چوار حەقلی جیاوازە هەر حەقلێک نزیکی 1000 سەگەگرێ ئەتوانم بڵێم نزیکی 4000 سەگەگرێ 3500 4000 ینی لە نزیکی 4000 سەگەگرێ ئەمە کافیە بۆ ئەو ڕێژە سەگە بەڕەڵایانی کە هەیە لەسەر شقامەکانی سلێمانیە خۆ ناکەم ناو شاری سلێمانی بگاتە 4000 سەگ هەر لەوانی ئەوەندەی تیابێ ئەوانی سنووری سلێمانی جۆرەگرن بۆمونە لە نەخێر ئەوانە خۆیان قەزا و ناحی و خۆیان شارەوانی خۆیانیانەیە خۆیان نەتوانن هەرێکە و بۆ داواشم لە جەنابی پارێزگا کردو بە کتابێکی ڕسمی کە داوا لە باسکەکان کە نەهێڵێ ئەو ئاژەڵانە لە سنوورێکەوە بۆ سنوورێکی کەم گوێزرێتەوە هەرێکە لە سنووری خۆیان بەسی خزمەت گوزاریت کرد لە نێو ئەو شەڵتەری کە دروستکراوە خزمەت گوزاریەکان کارەباو ئەو ئەمانە بوو کە پێویستە بۆ شەڵتەر کەبارە بۆ ئێمە ئیدارەیەکمان دروست کردووە ئیدارەکە لە سێ جەناح پێگاتووە جەناحێکیم داناوە بۆ بەشی ڤێتەرنەری بڵین بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری بەردەوامە بێت دکتۆریان لەوێتەرنەری دکتۆریان لێ هەبێ ڕۆژانە سەردانی ئەو مووقع بکە چکە خوانەخواستە نەخۆشیە بگوێزرێتەوە منۆکو شارەوانی ناتوانم هیچ سیریە بکەم ئەبێ ڤێتەرنەری لەگەڵمان نابێت جەناحێکمان بووان یا سوێر و سوێر ڕێکخراوێکیە لەوانەیە بڕێ پارە دابین کا بۆی ئەم سەگانە نۆزەڵ بکرێن ژوورێکمان دروست کردو بۆ عملیاتی ئەو سەگانە لە ئیدارەکەیە ژوور دووسێ ژووریکەمان دروست کردو بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیس بۆی پاسەوانی ئەو شوێنەمان بۆ بگرنە دەست کە ئەڵێم پاسەوانی تۆ 4000 سەگی بەرەڵا لەویا کۆکەیتەوە لەوانەیە خەڵکانێکە بن کە لەوانەیە زۆر کەم بنەمەی کە باسێکەم نەفسیەتیان نزم بێ شەو بچن کۆمەڵە سەگی لێ دەرکەنە دەرەوە بۆ مەبەستی ناتەندروست بەکاری بێنن ئەو بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی ئەستۆی پاراستنی ئەو منتیقی ئەگرێتە دەست بەڵێ بەشێکشمان دروست کردووە هەر لەو بینایە بۆ بەشی خزمەتگوزاری خۆمان بەشی خزمەتگوزاری خۆمان بەردەوام دوو کەسیان لەوێ شەو ڕۆژ دوو کەسمان لەوێ ئەم دوو کەسە وەکو چۆنەڵی لە هەر کاتێکا پێویست بوو خواردن دانێن بۆ سەگەکان لە هەر کاتێکا پێویست بوو بڵین سەگێک تۆپی بیهێنە دەرەوە شوێنیان بۆ شوێنشمان دیاری کردو بۆ یەگە سەگێک تۆپی یا مردار بووە بتوانانی بیکەین بە ژێرگڵەوە یان شوێنەکانیان پاکینەوە بەردەوام دوو کەس لەوێ کاڵم بەردەوام دوو کەس ئەین کەسمانداناوە بەس بۆی بەردەوام اینجا سیارەمان تەرخان کردووە کۆمەڵێک مەطعەم تەنسیخمان لەگەڵا کردووی چێک لەوانە ئەوانن کە گەز دروستەکان بە شیشەکان وتوانە ڕۆژانە ئێمە تەمنی و ئسکانمان هەیە بۆتانە نێری بە سیارەی خۆمان ئەوەی کە مریشکی فرێشەکە ئەها مریشکی فرێژەیە وتوانە کۆمەڵێ مریشکمان هەیە باڵێکی نەخۆشە یا مردار خەریکە ئابێتە ئەوانەتان بۆ ئەنێرین ئەمانە هاوکارمانە بن بەڵام بە تیمی شارەوانی هەڵەسین بە گواستنەوە و تەوزیعکردنی بەسەر لەژێر چاودێری ڕاستەخۆی خۆتان نابێت لەژێر چاودێری ئێمە یابێ خواردن تەوزیعکردنەکە و دابشکردنەکەی چکە سوێی دووسوەی ئەمە لەوانەیە ئۆتلەیەکی دەڕۆژی بێ ڕێکخراوەکان لەوانەیە ناتوانن بێنە خواردنە دابینکەن ناچار ئێمەکو حکومەت چوینێتە ژێرباری بڵێ زۆر باشە کاگاکۆ زۆر جار ئەم بابەتە من پێشتریش بەرنامەم لەسەر کردووە کە ئەو سەگانەی لە هەرێمی کوردستانە هەن جۆری زۆر تایبەتیان هەیە تەنانەت هەندێک سەگ هەیە کە بە ناوی وڵاتانی ترەوە ناسراون بۆ جینات ئێوە کە باسی لەوە کرد کە بەشێکیان ئەواکەن نەزۆگەکەن بۆ ئەوی بێچوو دروست نەکەن بۆ ئەوی لۆدێکیش بۆ شەڵتەرەکە دروست نەکە ئێوە توانیوتانە لەو چوارچێوەیەدا میکانیزمێک بۆ چۆنێتی ئەم حاڵەتە دروستکەن چونکە جۆرە جیاوازەکانی جیناتی سەگ کە هەیە لە هەرێمی کوردستاندا بۆی کەم نەبنەوە کەسانێکن خولیایان بەخێوکردنی سەگە طبعاً ئێمە ئەو شوێنە کراوەیە شوێنێکە پێنج زۆنم بێ کراوەیە هەر هاوڵاتیەک بێ ڕۆژانە ئەتوانێت بچێ سەردانی ئەو شوێنەکە لەوانەیە من تایبەتمەندێتی من نەبێ لەو بارەیەوە بەڵام ئێمە ڤێتەرنەریمان لەگەڵایە ئەوان ئەتوانن لە حاڵەتێکە پێویستکە کۆمەڵی جیناتی سەگ جیاکرێتەوە ئەکرێ جەناحێکیان بۆ جیاکەینەوە چونکە بە سیاس کردومانە هەر کاتێ بمانێ جەناحێکی 100 متر مربعیە 200 متر مربعی بۆ مەبەستەی کە جەنابەت بەڵام ئێمە وەکو شارەوانی لەم لەحزە ئیشمان لەسەری نەکردوونە خێر بەس دەتوانێت ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی کە شارەزایی لەوەیە بێ هاوکارمان بێ یا بڵێ ئەو جیناتانە جیاکەینەوە یا ئەو زۆرە سەگە ئێمە وەکو شارەوانی نەمان کردوونە خێر بەڵام ئیتر هەر کەسێکیش یەت بیکە دەستانینە ڕێگای باشە من دوێنێ بەدووادا چوونێکم کرد لەسەرم بابەتە بەشێک لە هاوڵاتیان ئەنوویست معلوماتی زیاتر لەسەر وەزانیاری وەربگرێت کە چۆن ئەگەر لە شوێنێکە سەگێکی زۆر هەبوو لە شەقامەکانە مەترسی بۆیان دروست کرد و چۆن پەیوەندی بە شارەوانیەوە بکەن بۆی ئاگاداریان بکەنەوە باواقعەکە باسکە بە حکمی ئێوەی ئێمە شارەوانی نیعی لە هەموو کوچە و کۆڵانێکە فەرمان بەرمان هەیە بەشی تەجاوزاتمان هەیە بەشی خزمەتگوزاریمان هەیە ڕۆژانە بە کۆڵانەکانە خۆڵ و خاشاکی ئەم شارە کۆکرێتەوە یعنی معلوماتی زۆر باشمان هەیە لەسەر هەموو کۆڵانەکان ئەوە شتێک نییە کە بڵێن نەیزانین ئەمێنێت سەر شێوەی گرتنی سەگەکان
شێوەی گرتنی سەگەکان لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڤێتەنەریا قسەمان کرد ئەڵێن ئەو جیهازەی کە ئێمە هەمانە بۆ بێهۆشکردنەکەی لە دووری 2 مەتر زیاترەوە ناتوانین بە فوتەقەی لەکرێ وازوان لەوە هێناوتوانە و عملیە ناکرێت بە دوای ئەوەیە گەڕین تفەنێک پیاکەین کە لە دووری 30 مەتر سەگی پێ بۆ هۆشکەین سیرمان کرد ئەو ئەمەلەیە گرانە تۆزیان ئەمەلێکی ناڕەحەتە بێ موافقەتی ئاسایش ئەو کەسێک کە تەسلیمەکەی پۆلیسمان بەردەوام لەگەڵا بێ ناچاری اعتیمادمان کردە سەر کۆمەڵی خەڵک کە ئیشیان بەرژێقین بێ لە ڕووی زەرامتانە پێڵن سەگبازی کە شارەزایان هەیە لە سەگگرتنەوەمانە کۆمەڵی خەڵکمان پیا کرد لەوانە وتمان بۆ هەموو سەگی 3000 دینارتانەینێ لێرەشەوە ڕایەگەێنم هەر کەسی ئامادەی تیا سەگ بگرێ بەشەتێ لە ناو شاری سلێمانیە نەچێ بۆ قەزا و ناحەکان چووکە لیان وەرناگرین ناو شاری سلێمانی هەر کەسێک سەگێکمان بۆ بگرێ و بێنێتەوێ ئێمە 3000 دیناری پارە بۆ سەرفەکەین لەسەر حسابی شارەوانی بۆ گرتنی سەگەکان کۆمەڵێک خەڵک لێ سەگبازیەکەن شارەزایان هەیە هەر دوێنێ شەو نزیکی 25 سەگیان گرتووە بۆمان وەکو شوێنەکان ئێمە لە سنتەری شارەوە دەستمان پێکردوانی تیمەکانمان ئەو بەرنامەیان داناوە یەکەم شوێن بەردەرگی سەرا دوای پارچی ئازادی دوای کۆڵانە سەرەکیەکانی ناوشار اینجا ئەچینە دەرەوەی سنووری شارانی بۆ نمونە لە شوێنێکی وەکو گەڕەکی قڕگا لەوانەیە 100 سەگی تیابێ بەڵام ئەولەوێتمان ناوە بە تیمەکانمان ئەولەوێتیان ناوە بە ناو سەرا و ناو سنتەری شار هەر وەختێوانە لێبووینەوە ئەچین بۆ قڕگە بۆ گەڕەکەەکانی کە یا بۆ کانی با یان بۆ بەس ئەگەر خەڵکیێکشێ لێ بۆمان نەگرێ و ئەێنێ سواسیانەکەین یا بە پارە بۆمان بگرن یا بە خۆبخشانە بۆمان دیارە دانیشتوانی ئەو منتیقانی کە تازە دروست بۆنمونە بەڵێ بۆنمونە ئیبراهیم محەممەدە بۆنمونە قڕگەیە ئەمانە ڕێژەیەکی زۆر سەگی لێە بۆچی لێەوە دەستا پێنە کردووە سنتەری شارەکە لەوانێ زەڕوتر بێ باشە کاگاکۆ من سپاس دەکەم ئەگەر پرسیارێکم لای چوو بێت یا خۆت زانیاریە معلوماتە لەسەر ئەم شەڵتەر و چۆنێتی کارەکانی خۆت بتوێت لێرە و ئاماژەی پێ بکەیت وەڵاهی من سواسی هەموو هەوڵاتیانەکەم کە هاوکارمانە بن بەڵام ئێستا هەر لە دوێنەوە زیالەوانی 1000 کەس پەیوەندی کردوێ بە شارەوانیەوە من ئەویان پێڕاگەێنم شارەوانی کۆمەڵی خەڵکی لەگەڵایە سەگەکانەگرێ ناتوانین بێگڕۆژ هەموو شار پاکەینەوە گەڕک بە گەڕک ئەو تیمانە هەڵەسن بۆ پاکردنەوەی لەوانەیە گەڕێکێک کە بۆ نمونە ناوی قڕگەمانە بەر بە قڕگە باسکەینەوە لەوانەیە دوای دوماین کە سەری بێ هەر کەسێک ئیسعدادی تایە خۆی سەگ بگرێ و بێنێ بۆمان ئێمە سواسیانەکەین ئەگەر نا بەپێی ئەو بەرنامەی کە شارەوانی دایناوە کۆڵان بە کۆڵان ئەمە یەکەم دووەمینیان هەر کەسێک گەڵە سێبا لە خۆی و خواردن نێنێ چکە هەر کەسێک لە خۆی و خواردن بێن لەوانەیە لێ تیمەکان ماوەری نەگرن چکە نازانینە و خواردنانە لەوانەیە کۆمەڵی خواردن هەبێ ژەهراوی لەوانەیە ژاراوی بێ ئێمە نەزانین فەلەبەرەوە وەکو شارەوانی خۆمان تەنسیقمان لەگەڵ کۆمەڵێک خاوەن مەطعەم و کۆمەڵێک قسەبخانەیە کردووە ئەوان خواردنەکانمانێنێ لەژێر سەرپەرشتی تەندروستیە لەوانەیە هەر کەسێک خواردیێنا لێوە نەگرن و پیابژێڕینەوە بەڵێ کاگا کوپن سپاس دەکەم بۆی کا لەم تۆرەی بەرنامەکەمان میوانمان بووی ماندوو نەبی سپاس بۆ ئاکۆ عەلی بەڕێزیان جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی بوون و لە هەمان کاتیشە ئەندازیار بوون